ئەماش ئەم بەدەکارەکان بۆ پرۆسی دەنگدانی گشتی لە پارێزگای سلێمانی چۆنە و چەند دەنگدەر هەیە؟ سەرەتا بەناوی خۆی گەورە ئەمڕۆ ڕۆژی دەنگدانی گشتیە بۆ ئۆفیسیال بژاردنەکانی سلێمانی تەواوی ئامادەکاریەکانمان ئەنجام ماوە کە لە سنووری پارێزگای سلێمانی بە پارێزگای هەڵەبجەشەوە 506 بنکی دەنگدان واڵا کراوە بە ڕووی دەنگدەران کە 2200 وێزگە لە خۆی ئەگرێ ئەتوان بڵێن ئیشکارەکان بەڕێکوپێشی ڕابڕێەوە 1,190,000 دەنگدەر مافی دەنگدانیان هەیە لە ڕێگەی کارتی بایۆمەتری و ئەتوانن سەردانی وێزگەکان بکەن و پرۆسی دەنگدانەکان ئەنجام بدەن. بۆ ئەم ساڵ گرفتی ئەوە نەما پەنجەنەی خوێنێتەوە پەتات و لیمۆ بەکاربێنن؟ نەخێر بە هیچ شێوەیەک خۆتان بینیتان لە دەنگدانی تایبەتە هەموو دەنگدەرانی کە کێشەی نەخوێنەوەی پەنجەمۆریان هەبوو لە هەڵبژاردنەکانی ڕابردوو توانیان لە ڕێگەی وێنەیەکی بایۆمەتریەوە پرۆسی دەنگدانەکە ئەنجام بدەن. ئەو کەسانی کە جوانکاریی زۆریان کردووە ئەمانە چی بکەن ئەگەر دەموچەویشیان نەیخوێنەوە؟ هیچ کاریگەریی نییە، ئەوانی جوانکاریشان کردو ئەتوان ئەگە پەنجەمۆرەکان نەیخوێنەوە لە ڕێگەی وێنەیەکی بایۆمەتریەوە دەنگ بن. ئەو کارتی دەنگدانانە ئەمڕۆژ دابەشەکرێتەوە گەر هاوڵاتی وەری نەگرتوێتەوە؟ بەڵێ ئەمە بۆکو دەرفەتێک بە دەنگدەران بۆی ڕێژەی بەشداری زۆر بێت هەر هەفتاون و ناوەندەکە کە تایبەتە بە ئۆفیسی سلێمانی واڵا کراوە بە ڕووی دەنگدەران تا کاژمێر 6 پرۆسی دابەشکردنەوەی کار بەردەوام. دامساتە چەند کارتی لێ وەرنەگیراوێتەوە؟ خۆی بە تاوەکو راپۆرتی دوێنێمان لە 1996 ئەو ڕێژەی کە باسم کرد کارتی بایۆمەتری دەنگدانی وەرگرتوێتەوە و ئەم ڕۆژ بەردەوامی لە دابەشکردنەوە. چۆن بەر لە خروقاتەکان ئەگرن؟ هەموو ڕێکارێک هەموو ڕێشێنی گیراوەتە بەر خۆتان ئەزانن پرۆسی دەنگدانەکە بە تەواوەتی کراوە بە ئەلکترۆنی ئەگەر دەنگدەرەکە هەڵگری کارتی بایۆمەتری دەنگدان نەبێ ناتوانێت دەنگ بە کارتی بایۆمەتری دەنگدانیش کۆمەڵی خاصڵەتی زۆر باشی تایە کە جگە لە دەنگدەرەکە جگە لە خاوەنەکەی هیچ کەسێکە ناتوانێت لەبری ئەو دەنگ بە. گرفتێکی نەخوێنەوەی کارت هەبوو یاخود پەنجەمۆر بوو شتێ بکە هاوڵاتێک نەیتوانێت دەنگ بات سەردانی شۆ بکات. خۆی ئەگەر دەنگدەرەکە پەنجەمۆرەکەی نەیخوێنەوە بە پێی ڕێشوێنەکان ئەچە بۆ وێنەی بایۆمەتری ئەگەر ئامێرە ئەلکترۆنیکە تەحەققەکە تاوان وێنەیەکی دەنگدەرەکە ئەگرێ بەراوردەکە بۆ وێنەی کە لە کارتی بایۆمەتریەکە هەیە لەگەڵ ئەو وێنەی کە لەناو ئامێرە ئەلکترۆنیکەیە غەزن کراوە پێشوەختە مەتابەقێکی سیانیەکە ئەگەر ناسیەوە دەنگدەرەکە خۆیەتی ڕێگەی پێیا دەنگ بات دەستی مرۆڤ و ئینسان و فەرمانبەرەکەی تیان نییە ئەگەر ڕێگەی پێ نایە ناتوانێت دەنگ بە.